اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد. سرەتا بەخێراتتان دەکەم بەخێر بێ سەر و سەرچاوم بەڕینی گەدە چمە خەستەخانەی میهرەبانی پێشوازێکی جوانیان لێکردم دەستەکانیان خۆش بێ ئەم پشتم دێشا قاچم دێشا چۆکم دێشا بنی پێم دێشا تەنگە نەفەس دەبووم شەوان خەوم نەبوو دوای بڕیارمدا بڕینی گەدە لای دکتۆر دلێر چینە بکەم بەڕاستی دەستیان خۆش یارمەتیاندام زۆر مەمنونیانم عملیاتەکەیان بە خۆڕایی بۆ کردم زۆر یارمەتیاندام دەستەکانیان خۆش بێ دەستی کارمەندان ستاف هەموو زۆر مەمنونیانم خوا خێریان بنووسی خوایە داوا لە هاوڵاتیان دەکەم لە خێرخوازان سەردانی ئەو خەستەخانە بکەن بە پێی توانە یارمەتی و خەستەخانە بدەن خوا خێریان بنووسی. خۆشحاڵم کەوە میهرەبانی تانی ببیتە پێشەنگ لە نەشتەرگەریەکی زۆر خاصە کە ئەویش نەشتەرگەری بڕینی گەدەیە. خۆشەویستان ئەمە لە مانگی سێوە دەستمان پێکرد تاوەکو ئێستا زیاتر لە 250 نەشتەرگەریمان کردیە لە میهرەبانی. الحەمدولله سپاس دەبۆ خوای گەورە هەمویان بە سەرکەوتووی بە دڵخۆشی بە زەردەخەنە و بە دوعای خێر ڕۆیشتینە لە میهرەبانی. 200 و زیاتر لە 250 نەشتەرگەری کەوا کەسی تایبەتمەند هاتیتەوە لە بۆی لە ئەڵمانیای لە بەڕێتانیای لە فەڕەنسای لە ئەمریکای هاتیتەوە میهرەبانی نەشتەرگەریمان لۆ کردیە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی.